الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزان بيكو دسينا خزمت آتي جماردة لسورة الحجرات. بسم الله الرحمن الرحيم. إنما المؤمنون إخوة إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون. بەڕخۆشە ویستنەوەکو لە ئاەت پێشووتر ڕەب العالەمین باسی لە حاڵەتێک کرد کەوا احتیمالی ڕوودانی هەیە کەوا ئیمانداران لە نێوان یەکتری خلافیان هەبێ و قتالیش لەگەڵ یەکتری بکەن، بەڵام ئەسڵ لە علاقەی بینی ئیماندارانەوە ئینەما لە بۆ حەسرە، ئینەما ئیمانداران ئەسڵ وایە برای یەکتر بن. ئینەما المؤمنون ئیخوە کەواتە لەقەدەر ئیمانەکەیان برایەتی لە نێوانیاندا هەیە، هەر کاتێکی نوقسانی لە برایەتی نێوانیان هەبوو ئەوە نوقسانی لە ئیمانەکەیان هەیە. خوا پەنامەندە ئینەما المؤمنون ئیخوە. ئیتر وەکو ئیمامی قورتوبی ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی ئوخوەت و برایەتی بە سەبەبی دین بەهێزترە لەو ئوخوەت و برایەتیەی کەوا بە سەبەبی نەسەبە، لەبەرەوەی هەر کاتێک ئەگەر خلاف لە دین هەبی ئەگەر چی لە نەسەبیش برابن بەڵام لەگەڵ یەکتری دادەبڕێن، بەڵام کاتێکەوە لە دین برای یەکتر بوون ئەگەر لە نەسەبیش لەگەڵ یەکتر نەبوون، لە یەک نەسەبیش نەبوون، ئەوە هەر دەبنەوە برای یەکتری. کەواتە بەڕاستی برایەتی ئیمانی بەهێزترە لە برایەتی نەسەب. و پاشانیش یەک لە جیاوازەکان برایەتی لە ئیماندا کەسێک مخەیرە لەوەی کەوا چی دینێک هەڵدەبژێری و بە ئیختیاری خۆت هەڵی دەبژێری، بەڵام برایەتی لە نەسەب بە ئیختیاری خۆت هەڵی نابژێری. برایەتی لە نەسەب خوای گەورە وای دانایە تو لەو داکوبا بە پاش دەکەوی کە فلانە کوڕ و فلانە کچیشی بووە. کەواتە بەڕاستی ئەخوەت و برایەتی دین بەهێزترە لە ئەخوەت و برایەتی کەوا لە نەسەبە و ئەویان زیاتر تەحەکوم لەسەر ژیانت دەکاتن. و هەروە هەر ئیمامی قورتوبی ڕەحمەتی خوای لێبی دەفەرمیتن ئومەتی ئیسلام وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم باسییان دەکا کەلجەسەد الواحد، یەک جەسەد و یەک لاشەن، هەر بەشێک لەو لاشەیە بئێشی ئەوە هەموو لاشەکە وەکو لە حەدیثەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم داتێ هەموو لاشەکە لەگەڵی دێشی و ئێشکگیری دەکا، شەونخوونی دەکا. ئەگەر هەر بەشێک لەو لاشەیە بە ئێشی بەشەکەی کەوا مشکلەی هەیە و گرفتی هەیە لەگەڵی شەکوا نەکاو یاخود لەگەڵی هاوبەش نەبی، ئەوە یان ئەوەتە مخەدەرە و لەژێر تەقدیردا، یان لە ئەسڵەوە بەشێک نییە لەو لاشەیە و بەشێک نییە لەو ئومەتە خوا پەناماندا. واتە ئەسڵ لە ئیمانداران ئینەما المؤمنون ئیخوە، پێویستە برابن. کەواتە وەکو لە ئاەت پێشتر باسمان کردکەوە جاوانەیە ئیمانداران خلافیش لە نێوانیان بی، لەوانەیە قیتالیش لە نێوانیان، بەڵام ئەسڵ وا بگەڕێنەوە سەر ئەسڵەکەیکەوە برای یەکترین. سزای ئەوەی جاری وا هەیە بەبێ ئەوەی کە قیتال بکەوتە نێوانیان هەر لەسەر سەبەبی خلافێک، لەوانەیە کەسانێک لەگەڵ یەکتری دادەبڕێن کە بەڕاستیەوە خلافی ئەسڵە کەوا خوای گەورە سوبحانه وتعالى وەکو ئەسڵێک فەرمووت ئینەما المؤمنون ئیخوە. ئیتر وەکو لە شەیخ الئیسلامش دەپرسن ئەدی کەسێک هەم ئیماندارە هەم تاعەتی لێ بەدی دەکرێت هەم صفاتانی هەندێک صفات تێدا کەوا لەگەڵ ئەهلی ئیمان ناگونجێ، واتە خلافی ئەهلی ئیمانە لە مەعاسی لە بیدع لە هەموو ئەو شتانە، دەفەرمی ئەو کەسە پێویستە لە قەدەر ئیمانەکەی لە قەدەر تاعەتەکەی لە قەدەر ڕاستەڕێیەکەی لەسەر مەنهەج موالات لەوە هەبێ، خۆشت بوێ، پاڵپشتی بکەی. و ئەو کەسەش هەر هەمان کەس کەوا بیدعی تێدا ئەنجام دەدرێ، بیدعی ئەنجام دەدا، گوناه و تاوانی ئەنجام دا، ئەسڵ وایە نەسیحەتی بکەی ئینجا ئەگەر هەر مصر بوو لەسەری ئەوجا لەقەدەر بیدعەکەی لەقەدەر مەعسیەتەکەی ئەتو خلافت لەگەڵ مەعسیەتەکەی هەیە لەگەڵ بیدعەکەی هەیە، ئەو بدع و ئەو مەعسیەتەی کە دەکات دەی بغزێنی دژایەتی دەکەی، بەڵام لەو بەرەش لەقەدەر ئیمان و تاعەتەکەی عینی پاڵپشتی دەکەی و برایەتی لەگەڵ دەکەی. هەتا نمونە بۆ دەینتەوە وەکو مسلمانێک ئەگەر ئیماندارشە دزی دەکاتن، بەڵام لەسەر دزیەکەی پێویستە دەستی ببڕدرێ، بەڵام لە هەمان کاتدا کە محتاج بوو لە بەیت المال پێویستە پاڵپشتی بکرێ. إنما المؤمنون إخوة. وهروا بسبب إيمان وكو ابن عباس خوايقول لخوي باب رازي بدفرمي جۆم لێبی لە هەر وڵاتێک لە وڵاتانی مسلمانان باران دەباری دڵم پێ خۆش دەبێت ئەگەر یەک حیوانشم نەبیتن لەوێن دەر بلەوە ڕێ و سوودی لێ ببینم ئەوە کافیەکەوە ئیمانداران سوودی لێ دەبینن. لێ دەفەرمی إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم ئەگەر ناخۆش لە نێوانیان ئیسلاحیان لە نێوان بکە واتقوا الله لعلكم ترحمون. اینجا بەگشتی تەقوای خوای گەورە بکەن، فەرمانەکان جێبەجێ بکەن، خۆتان لە مخالفة باريزن لعلكم ترحمون تاوكو
ڕەحمتان پێ بکرێن لایەن ئەرحەم الراحمین لێ زانیان دەفەرمونون یەک لە پێداویستەکانی ڕەحمەتی خوای گەورە لە قەدەر برایەتی چەند برایەتی لەگەڵ ئیمانداران دەکەی خوای گەورەش سبحانه وتعالى ئەوەندە ڕەحمت پێ دەکا والعكس بالعكس خاف نامندا. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.